گۆڕان خۆی لە تەوریستی سیاسی ڕزگار کرد. گردەکەیان بۆ کوڕانی نەوشیروان مستەفا بەتەنیا جێهێشت و ئێرانیش نەیهێشت لە حکوومەت بکشێنەوە و بایکۆتی هەڵبژاردن بکەن. دوای تێپەڕینی هەفتەیەک لە گرژیەکانی ناوخۆی گۆڕان دۆخی ئەو بزوتنەوەی جۆرێک لە نەئارامی بەخۆیەوە بینیوە. دانا ئەحمەد مەجید ڕێخەری نوێی گۆڕان دۆخەکەی کۆنتڕۆڵ کردووە. ئەوەش دوای ئەوەی لە گردی زەرگەتە هاتنە خوارەوە و مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانیان دامەزران. ئێستا دانا ئەحمەد مەجید بۆ تا کەسی یەکەمی گۆڕان. ئەوەش دوای ئەوەی عومەری سید عەلی لە کۆبوونەوەیەکدا دەسەڵاتەکانی بە وەکالەت ڕادەستی ڕێخەرە نوێیەکەی کرد. لە نوێترین پێشهاتیشدا جواتی نیشتمانی زۆربەیان چوونەتە لای دانا ئەحمەد مەجید کە نزیکەی 15 کەس دەبن و تەنها 3 کەسیان لە گردەکە دەمێننەوە. جگە لەوەش میدیای گۆڕان و ژوورەکانیش چوونەتەوە لای دانا ئەحمەد مەجید و لیستی گۆڕان و کاندیدەکانیش هەر لە مەکۆ نوێکەیان لە کوردساتەوە دەستیان بە کارەکانیان کردووە. بەم هەنگاوانەش دانا ئەحمەد مەجید کۆنتڕۆڵی گۆڕانی کردووە و گردەکەی بەتەنها بۆ چیا و نما نەوشیروان مستەفا جێهێشتووە. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان ڕێخەری نوێی گۆڕان وتوێتی کە خەمی هیچتان نەبێت، دارایی و بودجەی گۆڕانیش خۆی دابینی دەکات. سەرچاوەکە وتیشی ئێران نەیهێش لە حکوومەت بکشێنەوە و بایکۆتی هەڵبژاردن بکەن. ئەگینا گۆڕان بەرنامەی کشانەوەیان هەبوو لە حکوومەت. وتیشی گۆڕان بەنیازی بایکۆتی هەڵبژاردنیش بوو. هەر بەو بۆنەوە کارنامەی هەڵبژاردنیان تا دوێنێ بڵاو نەکردەوە. هەر چۆنێک بێت گۆڕان دەیەوێت ئەم هەڵبژاردنە بتوانێت چەند کورسیەکی پەرلەمان مسۆگەر بکات تا وەک خۆیان دەڵێن کار لەسەر هەستانەوەی بزوتنەوەکە بکەن.